لێرەدا ئینشاڵڵا دێمە سەر هەندێک لە هۆکارەکانی تری دروستبوونی شلگیری بۆی خۆمانی لێ بپارێزین ئینشاءڵڵا. هۆکاری سێم بریتە لە لاوازی ئیمان. گومانی تیان نییە هۆکاری هەموو نەخۆشیەکانی تری دینداری هەر بریتە لە لاوازی ئیمان، چونکە ئیمان وەختێک کە لاوازە بێ کاریگەری یعنی هەروەکو گڵۆپێک کە تەسیری کەمە ئیتر وردەوەردە کزە بێ گڵۆپەکە کزە بێ لەبەرەوەی شەحن بوونەکەی کەم بۆتەوە. وەختێکی شەحنەکە بە قووەتە گڵۆپەکانی بە قووەتر بێتەوە، قودرەتی ئەو کە زۆرتر بوو گڵۆپەکانی ژیان چەند گڵۆپێکیش هەموو ڕۆشنتر و بەهێزتر داگیرسێن. و هەروە هەر شتێکی تر یعنی ئەگەر بنزین لە سیارەکانەما تەبعەن ئەوەستی. شلگیریەکەش هەروەهایە ئیمان وەختێک لە دڵ و دەورونا بەهێزە تەقواکاری هەیە، بە ئەستەکانی تەقواکاریە هەستی مەسئولێتی قیامەتی لەسەر شانە، عیبادەتەکانی باش ئەنجامەدا، ذیکری خوای پەروەردگارەکە، هۆشی هەست و هۆشی لای خوای گەورە و دینەکەیەتی، ئەوە حتمەن وا ئەکا کە ڕەفتارەکانی دەرەی متەزینتر بن. چکە هەروەکو لە دەروونناسیشە هەیە ئەوەی کە لە هزر و ناخا دروستە بێ هەموو کەسێکە بێ بە پاڵنەری ڕەفتارەکانی دەرەی. ئێمە لە دیدی ئیسلامیەوە ئاواڵێنەوە ئەڵێن هەر وەختێک کە ئیمانەکەی لە ناخیا بە قووەت بوو ڕەفتارەکانی دەرەی پارسەنگە بن، تەقواکارانە بن، هەستی مەسئولێتی باشتر بووە، جوڵە عیبادەتەکان باشترەکە. لاوازی باوەڕ و کەمبوونەوەی تەقوا و کەمی پابندبوون بە شەرعەوە هۆیەکی سەرەکی شلگیری و پووکانەوەی دیندارێتیە، چونکە باوەڕ لە دڵ و دەروونە سەرچاوەی هەموو وزەیەکی ئیرادە و جەستەیە. ئیرادەت بە قووەتە بێ کە شتێکی دینداری بکەی، فەرمانێک جێبەجێ بکە یا بەرهەڵستیەک توخنی نەکەی و دوورکەویتەوە لێی وەختێککە ئیمانت بەهێزە. هەروەها باوەڕ لە دڵ و دەروونە نوێ ئەبێتەوە، باوەڕ چاودێرە، پاسەوانە، ئاگای لە دیندارێتەکە دەبێ، هەرکەم و کورتیەک، هەر خەلەلێک، هەرکەم تەرخەمیەک دروست ببێت لە ئیمانە یەکسەر ئەو ئینزارێکە دەداتێ، هەروەکو چۆن سیارێک کە بنزینی نامێنیتر ئیشارەت یەداتێکەوە بنزینەکەت کەم بۆ یا نامێنەیە ئەوەستی ئاگێتە دەرەجەیەکی سوور نیشانێدا، ڕەنگێکی سوور نیشانەدا کە ئیتر تەواو ئەوەستی تایە. ئیمانیش بە هەمان شێوە خەبەرەکەت ئەداتێک کە ئیتر تۆ لەو شلگیریەتە زۆر ڕۆیشتووی، پێویستە بوەستیتە بگەڕێتەوە سەری، پێویستە شەحن بیتەوە، پێویستە ئەو دەوروبەرەیکەوە بوون بە سەبەب یا ئەو هۆکارانی بوون بە سەبەبی ئەوەی کە لە دیندارەتێکت بیتەوە خوار و تووشی شلگیری ببی، هۆکارەکان لابیت و وردەوردە دەوروبەرەکەت بگۆڕی بە پیاوچاکانێک کە یارمەتیت بدەن ئەو خەلەلت بۆ چاکە. یاوەرێک لە پێغەمبەری خوای پرسی عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە حەدیث صحیحی بوخاری و مسلم و متفق عەلەیهی هاتووە. حەدیثی متفق عەلەیهی ئەوەیە کە بوخاری و مسلم بە یەک لەفظ ڕیوایەتیان کردو، ئەگەر لەفظەکەیان جیاواز و پێڵێن ڕەواه الشەیخان. حەدیثی متفق عەلەیهی کۆتا پلەی بە قووەتی حەدیثەکەیە. یاوەرێکە پرسێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە جەنابەت ڕۆژووی شەو ڕۆژەگری، یعنی نابینین بە شەوی شتێک بخۆی، فەرمووی وەئەیوکم مثلی إني أبيت يطعمني ربي ويسقيني. جا چێتان وەکو منە، من شەوە کەمەوە خوای پەروەردگار خۆراک و خواردنەوەم پێ بەخشێ. فەرمودەوانان و جمهوری شەرعناسان لە ڕاوەکردن و لێکدانە و شیکاری ئەم فەرمودەیە ئەفەرموون وەکو ئیبن حەجەر ئەفەرمێ کە ئەفەرمێ پەروەردگار خۆراک و خواردنەوەم پێ ئەبەخشێ مانایەکی واتاییە، واتە ئەوەی سەرنجامی خواردن و خواردنەوەیە لەلام دروست دەبێ، لە وزە و توانە بۆم دروست دەبێ. خوای گەورە پێمە بەخشێت و هێز و توانە وەکو هێز و توانای کەسێکی لێیە کە خواردوێتی و خواردوێتیەوە، ئیتر پێویستم بە خۆراک و خواردنەوە نابێ، بۆیە ئەتوانم لە ئێوە زیاتر خواپەرستەکان بکەم و ماندووش نابم و شلوکل نابم و مەلەل نامگرێ. ئەمە ئیمامی ابن حەجەر ڕەحمەتی خوای لەبێت لە مەجەلەدی چوارەمی فەتح الباری لاپەڕە 207 بۆ 208 فەرمووی. هەروەها هەر لە فەتح الباری لە مەجەلەدی چوارەم لاپەڕە 208 فەرمێ لەوانەیە مەبەستی ئەوە بێت کە هێندە ئەکەومە زیکر و یادی خوای گەورە و سەرنجدان و لێکۆڵینەوە لە نیشانەکانی مەزنی و گەورەی و دەسەڵاتی خوای پەروەردگار کە ئیتر ئەگەمە ئەوەی بەخواناسی تێر ببم و بە خۆشەویستی ئەو تێراو ببم و بە پاڕانەوە لێی وزەم زیاتر ببێ، کە ئیتر ئەوەندە پێویستم بە خۆراک خواردنەوە نامێنێ. لەم ڕۆنگەشەوە ئیمامی ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ لە زاد المەعادا
لە مجلدی یەکەم لا 154 فەرمێ مەبەست لێ ئەوەیە کە خوای گەورە ناسینی خۆی بۆ ئەکاتە خۆراک ئەو نور و خۆشەویستەی لەگەڵ پاڕانەوەیە ئەی هاوێتە دڵی پاچیەوە ئەو هەستی نزیکە لە خوای گەورە کە چاوڕۆشن و دڵخۆشیەکات و شەیدای دیداریەکە هەرچی هەست و سۆزێکی تر کە لە خواناسیە بۆی دروستە بێ بۆیە بێتە وزەی جەستە و خۆراکی دڵ و نیعمەتی ڕۆح و ئاسوودەی دەروون و چێژەکانی گیانی ڕۆح و دڵ و هزر و جەستە و هەست و هۆشی هەموو ئەمانە تێرە بن ئەمانەش بەسوودتر دەبن وەک لە خۆراک و خواردنەوەکە بۆیە جەستەی بەردەوام پێویستی بە خواردن و خواردنەوە نامێنێ بە خۆراک خواردنەوە نامێنێ وە کەمترە خوا ابن القیم ڕەحمەتی خوای لێ بە هەر لەو شیکارەیە ئەفەرمێ هەر کەسێک ئەزمونێکی کەمی لەم حاڵەدا هەبێ ئەزانێ کە خۆراکی دڵ و گیان بڕی خۆراکی جەستە ئەگرێت و لەش پێویستی بە زۆر خۆراکی نامێنێ دیارە ئیمام ابن القیم ڕەحمەتی خوای لێ بە خۆی ساحەبی مەدارج سالیکینە و یەکێکە لە مەدرسەکانی تەزکیەی ئەهلی ئیسلام دیارە خۆی بە تەکید هەستی بەمە کرد و ئەژزانێ بۆیە ئەو سەحابێ بە ڕێزانەشە بینی سەر خورمایەک ژیان تابعین بۆ نمونە بینی کە ڕۆژێ بە ڕۆژ بۆ ڕۆژێکی شکاندووە بەڵام هەر جاری وها بۆ زەیتی زەیتونی دەستکەوتووە یا خورمایەکی خواردووە یا شتێکی هەروە بەسیط و شەو ڕۆژەکەی پێ بەڕێ کردووە شلگیرەکە کە ئیمان لاوازە بێ لەگەڵ هەموو گوناحکردنێکی تریە ئیمانەکەی دیسان لێی دوورەکەوێتەوە چونکە ئەو کەسێک کە شلگیرە گوناحی زۆرترە هەتا گوناحی زۆرتر بکە ئیمانەکەی زۆرتر لێی دوورەکەوێتەوە هەتا وای لێ سوکە ئیمانێکی منێ هەروەی پێی کافر نەبوو تەمان ئەگەر هاتو ڕەفتاری کوفرینی نەکرد گفتاری کوفرینی بەدەمانە هەدیا کرداری کوفرینی نەکرد ژنە پێی کافرە بێ ببێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن ولا يسرق حين يسرق وهو مؤمن ولا يشرب الخمر حين يشرب وهو مؤمن ايش حديث متفق عليه بخاري ومسلم افرمي الزناكار وكاتي كالزناكا مسلمان نية دز او كاتي كدزيكا مسلمان نية او كسي شراب اخواته وكاتي كاي اخواته مسلمان نية يعني كاتك بكري ام تاوانانا انجامدن مسلماني تواونين ما بس لونيك كافر بون بي چونکە عقیدەی ئەهلی سونەت و جەماعەتە کە بە مەعسیەتانە مادام بە حەڵاڵی نەزانی بێ پێی کافر نابێ شرابی خواردوتە و گوناحبار بۆ فاسق بۆ پێی بەڵام ئەو لەحزەیە ئیمانی تەواوی نییە بۆیەوە شرابەکە ئەخواتەوە هەروەکو کە عولەمایان ئەمان لێک داوەتەوە هەروەکو ئیمام ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ لە شەرحی ئەوەیە لە فەتح الباری لە مجەلەدی 12 لاپەڕە 6 باسی کردووە کە ئەفەرمێواتە مسلمانی تەواو نین لەمەوە ڕوو نەبێتەوە کە هەر کاتێک مسلمان لە نۆژەنکردنەوە و نوێکردنەوە و شەحنکردنەوەی ئیمانی وەستا بە دڵنیاییەوە وزەی باوەڕی کەمە بێتەوە تا بەرەو خامۆشی ئەڕوا دیارە سەرنجامی ئەمە شلگیری و دیندارێتی عەوامە و ساردوونەوەیەتی لە تەقواکاری ئەوەیە حکمەتێکی ئەو جەختکردنەوەی ئیسلام لەسەر نۆژەنکردنەوەی ئیمان و چاودێری و ئاودێریکردنی بەردەوامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیسی طەبەرانی و هەروەها لە مەجمەعی زەوائیدی طەبەرانی و هەیثەمی لە مەجمەع الزەوائید و حاکم لە المستەدرەک هێناویانەتەوە و شەیخی ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە سلسلەی ئەحادیسی صەحیحە ژمارە 1584 هێناوێتەوە بە صەحیحی داناوە ئەفەرمێ إن الإيمان لا يخلق في جوف أحدكم كما يخلق الثوب فاسألوا الله تعالى أن يجدد الإيمان في قلوبكم ئەفەرمێ باوەڕ لە ناخی هەر یەکێکتانە کۆنە بێ هەروەکو کە پۆشاک و جلوبەرگتان کۆنە بێ جا لەبەرەو داوا لە خوای گەورە بکەن کە باوەڕ لە دڵتانە نوێ بکاتەوە یا ڕەبی خوایە لە دڵ و دەروونمانە خوایە ئیمانەکەمان نوێ بکەرەوە بەردەوام کەوابوو یەکێک لەو کێشانەی کە ئینسانی مسلمان تووشێ بێت لەم باسەیە ئەوەیە کە ئیمانی لاوازە بێ عەلامەتی ئیمان لاوازیەکەش بۆ خۆت هەستی پێکە هەموو کەسێ هەستی پێکە کە تەمەڵەبی لە نوێژەکان سستەوی لە عیبادەتەکان لە قورئان خوێندنت ئەنجا ڕەفتاری پاڵسەنگت نامێنە غیبەتت زۆرە دووزمانی زۆرە تەعندانت لە مسلمانان زۆر بووە خزمەتکردنی مسلمانانت کەم بووە هاتوچۆکردنت کە مەسیلەی ڕەحمەت خزمایەتیت کە سوکار دراوسێتی نافامەی دوورکەوتویتەوە لێیان هەستی مەسئولیەتت نییە بانگەوازی خوایی ناگەینی کۆمەڵکار نیت
خەمیە ئیسلامت لەبەر نییە ئەو هەموو فسق و فجور و کوفر و خراپەکاری بەرامبەر ئەو خەڵکە ئەکرێ و خەڵکە مسلمانە هیچ شتێکی غیرەتت ناجوڵێنێ بەتەکید ئەمە ئیمانەکە گەر نەژمرد بێ وەکو پاتری وای لێ هاتۆ پێویستی بە شەحنکردنەوەی ئەجینا ئەمرێ زۆر زەروریە ئاگامان لە ئیمانەکەی خۆمان بێ خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ بۆ بەردەوام نوێکردنەوەی